ئازان و خۆشەویستان بەردەوامین دەچینە لای بەرگە و بابەتەکان. هێکێتی مامۆسایانی کوردستان هەوڵی داوە مامۆسایان ببنە خاوەنی کارتی بانکی تایبەت بە خۆیان. هەموو مامۆسایەک دەتوانێت بەشدار بێت بە نرخی داشکێنرا و یەکێتی مامۆسایان بەم پرۆسە ئێستاوە بابزانین ئەم کارتی بانکیە بۆچییە، بۆچی گرنگە مامۆسایان هەیان بێ، نرخە داشکێنراوەکە چۆنە، یەکێتی مامۆسایان توانیوێتی چی بۆ مامۆسایان کا لەو ڕۆوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆسایان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا سپاس دەکەم کە ئەمادە بووی لە پرۆگرامەکە. پێمان بڵێم کارتی بانکیە چییە، گرنگیەکەی چییە؟ زۆر سپاس بەینی ئێوە و هەموو بینەرانتان باش. هیوادارم لە ڕۆژێکی خۆش بنە سەرەوە ئەوەی کە بۆ ئینسان بۆ خوشگوزارانی پێویستە ئینشاڵە بەرزەستە بێتن لە ئایندەدا. دیارە خۆتان دەزانن وەکو یەکێتی مامۆستایانی کوردستان ئێمە بەردەوام هەوڵمان داوە کە لەکوێ خزمەت گوزاریە کە بێ بۆ مامۆستایان بەرجەستەی بکەین، واتە سەرباری ئیشە پیشەیەکان و داکۆچیکردن لە مافی مامۆستایان هەوڵی بەدەستهێنانی ئۆفەری تایبەتیشمان داوە بۆ ئەوەی مامۆستایان سوودمەند بن. خۆتان زان لە ماوەی ڕابردوودا لەگەڵ کۆمپانیای ئۆتۆمبیل گرێبەسمان کرد، لە ماوەی لەم چەند ڕۆژەی ڕابردووشدا لە گفتوگویەکی چڕوپڕدا بووین لەگەڵ بانقێکی بڵین معتەبەر، بانقێکە لەلایەن بانقی مرکزی عێراقیەوە ڕێگە پێدراوە، ئەوش بریتە لە بانقی FIB کە بانقێکە بۆ ئەوەی کەەوە مامەڵە لەگەڵ ئەو هاوڵاتیانە بکات کە بەڕاستی دەتوانن یان دەیانەوێت سوود لە ئۆفەرەکەی وەربگرن. ئێمە بەڕاستی لە گفتوگویەکەدا گەیشتنە لێکتێگەیشتێکی باش، عەقدێکمان لەگەڵیان مۆر کردووە کەوا هەموو مامۆستایان کە لە ڕێگەی یەکێتی مامۆستایان و بتوانن سوود لە کارتی بانکی وەربگرن. ئەو کارتە بەڕاستی کە دەکرێت بۆ مامۆستا دیارە نرخەکەی داشکێنراوە، چونکە بۆ هاوڵاتی ئاسایی بە 33,000 دینار دەکرێتن، بەڵام بۆ ئەندامانی یەکێتی مامۆستایان و مامۆستایان بە 11,250 دینار دەکرێتن. ئەو کارتە سوودی زۆرە، چونکە دیارە ئەو کۆمپانیا کۆمەڵک کۆنتراکت عەقدیان هەیە لەگەڵ کۆمەڵک شوێنی بازرگانی و مارکێت و ئەو بوارانەی کەوا خزمەت بە خەڵکی بە هاوڵاتی دەکەن، بێگومان لەنێ ئەوانشدا مامۆستایانی بەڕێز و خۆشەویست. دیارە ئەو کە لە وجودی ئەو کارتێ لەلایەن مامۆستاوە ئەمە دەتوانێت بەکاری بێنێت بۆ کڕینی کەلوپەل و کاڵا و بەتایبەتی بۆ ئەو شوێنانی کە کۆنتراکتیان هەیەیان عەقدیان هەیە لەگەڵ ئەو بانقا، و دەتوانم بڵێم نزیکەی تا 600 شوێنی بازرگانی و کاڵا و کەلوبل فرۆش پەیوەندیان هەیە یان بەردەوام لە پەیوەندی دەبن بۆ ئەوی کەوا بتوان مامۆستا لەو شوێنانە سوودی لێ وەربگرن. ئەمە سەرباری ئەوەی ئەم کارتە دەتوانێت ینی لە وەختێکا تۆ پێویستت بە دۆلاریش بێت بتانی ئیسفادە لە ئەو ئۆفەرە بکەی، و بەڵام دەبێ ڕسیدت هەبێ لەو بانقە، واتە تۆ دەبێ پارە دابنێی، ئینجا دەتوانی ئەو کارتە بەکاربیینی و ئینجا دەشتوانی سوود لە ئەو دراوە یاخود ئەو دۆلارە وەرگریکەوە پێویستی پێ بەتایبەتی لە کاتی سەفەرکردن بۆ دەرێ وڵاو بۆ ئەو شوێنانە. مامۆستا لە دوایین بەشی قسەکانتەوەی کاڵی پێویستت بە دۆلاریش بێ، مامۆسایەک بۆ نمونە لە یەکێکی نیشتەجێبوونا بە قست مانگانە پێویستێتی و گرێبەستی هەیە و ینی دیارە شتێکی کە قانونی و پێویستی بە دۆلارە دەتوانێت ئەو کارە بکات. بانقەکە بە نرخی بانکی ناوەندی با بڵین بە ساری بانک ئەوە دۆلاری پێدەدا؟ خۆی سعری باوەند ئەوە نییە بەڕاستی کە بزەبت وەکو سعری بانقی ناوەندی، چونکە خۆتانزان سعری بانقی ناوەندی بانقی ڕسمیە، ینی دەتوانێت مەتەلەن پارە بدات و بە سعری ڕسمیش، بەڵام بێگومان ئەو بانقا ڕبحی دێختە سەر، یانی ئەمە ئەکید ینی بە پێشمان وتراوە و ئێستاش دەیڵێن، بەڵام بە زۆر هەرزانتر دەوەستێت لەوەی کە لە بازارە تۆ دۆلار بکری، احتیمالە لە دەوری 136-137,000 ڕابوەستیت بەپێی ئەوەی کە بە ئێمە وتراوە تا ئێستاکە، و ئومێد دەکەین کە بەم شێوێش بێ کە لە چوارچێوی ئەو لێکەی تێگەیشتە مۆرمان کردووە.
بۆیە دەتوانم بڵێم ئەمە زۆر لە بازاریش هەزانتر دەوەستێت بۆیە دەکرێت ئیسفادەی لێ بکرێت بەڵام بەڕاستی ئەو وردەکاری جەنابەت ئاماژەت پێدا بۆ یەکەی نیشتە جێبوون بۆ بابەتە نەجاری ئەو بابەتە باز نەکراوە بۆ شێوەیە تەنها بۆ باسکراوە ئەگەر یەکێک سەفری دەرەوە بکات پێویستی بە پارە بێت ڕەسیدی هەبێت لەو بانقا دەتوانێت بەڕاستی لەو ئۆفرە ئیسیفادە بکاتن بەڵام ئەوش دیارە بە بڕێکی دیاری کراوە بەڵام ئێمە هەوڵە دەین بەڕاستی لەگەڵ ئەو بانقا هەوڵە دەین بۆ ئەوی کەوا لەو بوارەش بکرێتن مامۆستا سوودی لێوەربگرێتن بە تایبەتی وەک خۆت ئاماژەت پێدا ئەگەر گرێبەستی ڕسمی وەسائقی ڕسمی و بابەتانی هەبیت ماوەسار نەک بۆ یەکەی نیشتە جێبوون هەر بۆ نمونە و گرێبەستی پێشوش کردبووتان بۆ ئۆتۆمبیل بۆ نمونە بە دۆلار بوو ینی هەر ئەو دۆلارە مامۆسا بتوانێت لەم بانکەوەری بگرێ ئەو کاتار و ئاسانکارێکی مامۆسایە نەبنە هاوکاری یەکتر بەڵێ بەدڵنیایی وایە یعنی ئەوە بەڕاستی خۆت دەزانی لە سەرەتادا تۆ بابەتێک ئەوە دەکەی ینی لێک تێگەیشتنێک دەکەی حەقێک دەکەی بەڵام ڕەنگە نەچێ نا ئەو وردەکاریانەوە چونکە خۆ دەزانی دائیمەن گرێبەست یعنی هێڵە گشتەکانی گرێبەستەکەیە بەڵام خۆ دەتوانی ئەو وردەکاریانەش بەڕاستی ئەوە بکەی بچێنە ئەو وردەکاریانەش و 2000 هەوڵ بدەیت لە وردەکاریانەش مامۆستا سوودمەند بێ بەڵام بەخۆ دەزانێتەوە دەوەستێتەوە سەر ئەوەی مامۆستا دەبێت ئەو کارتەوەر بگرێەوە دەبێت ڕەسیدی هەبێ لەو بانقا بەپێی ئەوەی کەوا خۆی پێویستی پێێتی ئینجا دەکرێتن بەڵام ئێمە وەکو گوتمان ئەمە سەرەتایەکە و ڕەنگە ئەوە ئیسفادە بکرێت خۆش دەزانێت لە وڵاتی ئێمە ئەو جۆرە مامەڵەیە زۆر بە حساسی و مامەڵی لەگەڵ دەکرێت چکە ئەوەندا گوێمان لە هەواڵی جۆرە و زۆر بووە بۆیە دەبێت جۆرێک لە سیقە دروست بێت جۆرێک لە متمانە دروست بێت وەکو کاتێکە و متمانەیە دروست بوو ڕەنگە ئێمە بتوانین بچینە ناو وردەکاری زۆر شتیترەوە کە 2000 بە قازانجی مامۆستا بشکێتەوە باشە مامۆسام کارتە بۆ مامۆسا بەچەنە و بۆ هاوڵاتی ئاسایی بەچەنە دیارەوان بۆ هاوڵاتی ئاسایی بە 33,000 دینار دەیکەن بەڵام بۆ مامۆستایان بە داشکاندنی باشە و بە 11,250 دینار دەیکەن دیارە ساڵانەشە ینی بۆ ماوەی ساڵێک دەبێت ئەو کارتە 2000 دەبێت نوێ بکرێتەوە واتە تۆ ساڵانە ئەو کارتە نوێ دەکەوێت لە بەرامبەر 11,250 دینار بەڵام وەکو ئاماژەم پێدا لە کۆمەڵک شوێنە و لە کۆمەڵک بوارە دەتوانی ئەو کارتە بەکاربین و سوودیشی لێوەربگری باشە مامۆسا لەخێم بانکە لە هەموو پارێزگاکانی یاریمی کوردستان هەیە بەڵێ ئەوان هیچ جیاوازیەک لە نێوان هەولێر و سلێمانی و لە نێوان کەرکووک و مووسڵ و هەموو ئەو مامۆستایانەی ئەندامن لە یەکێتی مامۆسایانی کوردستانە لە هەر شوێنێک بێ دەتوانن پشتگیری لقی مامۆستایان ببن و دەتوانن ئەو مامەڵەیە بکەن و ئەو کارتەوە بگرن لە باق و جیاوازیەک نیە لە نێوان هەولێر و سلێمانی و دهۆک ئەو شوێنانە و بڕواشم وایە ئەگەر لە هەموو شوێنەکانیش لقیان نەبێ بەڵام هەوڵی ئەوە دەدەن کە لە هەموو شوێنەکان لق بکەنەوە بۆ ئەوی کەوا کار ئاسانی باشتر بکەن ئەگەر نەش بێت ئێمە داوایان لێ دەکەین بۆ ئەوی کەوا کار ئاسانی باشتر بکرێتن بەس دەبێ ئەوە بزانین ئەمە دەوەستێتەوە سەر ژمارەی ئەو مامۆستایان یاخود ئەو کەسانێکەوە ئەو کارتە دروست دەکەن چەند زۆربی ئێمە دەتوانین زیاتر ئۆفەر پەیدا بکەین و دەتوانین داوایان لێ بکەین کە کار ئاسانی زیاتر بۆ مامۆستایان بکەن باشە مامۆسا لەو بەڵێن گرێبەسی کە کردبووتان بۆ پێدانی ئۆتۆمبیل بە نرخی داشکێنرا و بە مامۆسایان یعنی هەندێک کەم و کوڕی تێدا بوو هەندێک تێبینی لەسەر بوو ئەو کادوترا لە ماوەی هەوڵەتەن لە ماوەی ئایندە هەندێک لەو تێبینیانە بان وەرگرن و قسە لەگەڵ کۆمپانیا بکەنەوە یان لەگەڵ کۆمپانیای دیکە قسە بکرێتەوە بەتایبەت هەندێک مامۆسا ینی لە قەزاکان دەیانە دۆ شمودی ئێمە ناکا بۆ ئێمە نابێت مامۆسای ناوچە دوورە دەستەکان ینی هیچ بەرەو پێشچوونێکەیە لەو گرێبەستەیە هیچ بەدواداچوونتان کردووە بۆی کە باشتری بکەنیان نە هەرەوەی سەرەتایە خۆی هەوڵمان داوە بەڕاستی بەتایبەتی ئەو بابەتانی کە هەم خۆت ئاماژەت پێدا هەمیش لەلایەن مامۆستایانەوە جێگای هەڵوێستەکردنە ئێمە بەڕاستی هەوڵمان داوە کە گفتوگومان کردووە لەو بارەیەوە وەکو سەرەتا بەڵام بەڕاستی بە شێوەیەکی فەرمی
ئەو بابەتە باس نەکراوە بە شێوش فەرمی ئەمەش ینی دەگەڕێت بۆ چەند هۆکارێکە لە ماوە ڕەنگە دەرفەت نەبوو بێ یان ممکنە لایانی پەیوەندیدار ممکنە هێشتا ئەو بابەتانی ئێمە داوای دەکەن لەلایەن خۆیانەوە بەڕاستی نەهاتوونەتە پێشەوە بۆیە بەڵام ئەوە لە لای ئێمەوە جێگای بایەخە و هەوڵی جدی دەدەین بۆ ئەوی ئەو گرفتانی کە هەبووە ئەو گرفتانە چارەسەر بکرێت و مامۆستایانی ئەو شوێنانەی کەوا بەهرەمەند نابن لەو پرۆژێواتە پرۆژەی کڕینی سیارە ئەوانش بەهرەمەند بن چکە بەڕاستی بۆ ئێمە جێگەی ئحراجی بووە لە ماوەی ڕابردوودا کە مامۆستایەک لە کەرکووک یان مامۆستایەک لە گەرمیان نەتوانێت لەو ئۆفەرە سوودمەند بێ ئەمە بۆ ئێمە جێگەی وەکو گوتم جێگەی ئحراجیە بەڵام ئەوە ناگەێنی ئێمە دەستەوەستان وەستابین ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەوەی کە باشترین ئۆفەر بەردەستە بکەین بەڵام بەداخەوە خۆشان زانن ینی لە وڵاتی ئێمە مەسلەی جێگیر نەبوونی موچە و متمانە پەیداکردن یان متمانە جێگیربوونی متمانە لەسەر هەر مامەڵەیە کە دەیکەی بەهۆی ئەو بارودۆخە ئاڵوسکاویەی کە بەردەوام ڕوبەڕووی مامۆستایان و فەرمانبەران دەبێتەوە ئەمە وای کردو تۆ نەتوانی ینی یا ڕژبی لەسەر هەموو ئەو بابەتانێت چکە سەیرەکەی ئێمە دوو مانگە مامۆستایان موچیان وەرنەگرتووە ینی کە موچە نەدرێت ئیتر مامۆستا چ ئارەزوو دەکات کەەوە لە سیارە بکڕێتیان ئارەزووی بەڕاستی لە چی بێت کاتێک نەزانێت چارەنووسی موچەکەی و چارەنووسی ژیان و گوزەرانی چۆن دەبێت جارێک خەڵک بەس بە ژیان و گوزەرانی ڕۆژانە ڕادەکات بەڕاستی لەبەرەوە ئەمەش گرفتێکی گەورەیە ومێت دەکەین و داوا دەکەین لە حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێم چیتر یاری بە هەستی مامۆستایان و فەرمانبەران نەکەن بە تایبەتی لە هەرێمی کوردستان و موچەکانیان بە جێگیری لە سی ڕۆژجارەکە پێ بدرێتن ئەکید هەم مامۆستایان ڕژ دەبن لەسەر ئەو ئۆفەرانە ئەو پرۆژانێک کە ئێمە ینی دەیکەین بۆ قازانجی مامۆستا و هەم ئێمەش دەتوانین سوورتر بین لەسەر ئۆفەری باشتر چونکە وەختێک چارەنووسەکە دیار بێت ئینسان دەتوانانی مامەڵەیەکی تەندروستتر لەگەڵ واقعەکە بکاتن. باشە مامۆستا پلان و بەرنامەتان هەیە گرێبەستی ترەنجام بن بۆ نمونە بۆ یاسانکاری بۆ مامۆسایان بکرێت لە کڕینی تەنانەت شتومە لەگەڵ ڕەنگە لەگەڵ سوپەرمارکێتە گەورەکان لەگەڵ مارکێتە گەورەکان بتوانرێت ئەمە بکرێت لە شارەکان ینی لە شێوەی کارتێک شتێک کە پێناسێک ینی مامۆسا بناسرێتەوە بۆی ئاسانکاری بۆ بکرێت بە نرخی داشکێنرا و هیچ لە بەرنامەتانەیە یاخود بۆ یەکەی نیشتەجێبوون چونکە زۆر جار لێرە و لەوێ ئێمە وەکو میدیاکەر مامۆسایان پرسیارەوەمان لێ دەکەن لە بەرنامەکان ئەم پێشنیارانە بخەینە ڕوو. خۆی بەدڵنیاییەوە ینی دەبێت بەردەوام هەوڵ بدەین چونکە دانیشتن بۆ یەکێتی مامۆستایان لەسەر کورسی و مێز ئەمە بەڕاستی زۆر خراپە باش نییە ئەمە لە کاری ڕێکخراوی ناوەشێتەوە بۆیە دەبێت بەردەوام هەوڵ بدا خول بخواتەوە لە چێن دەرێ قازانجێک بۆ مامۆستایان هەبێت لەوێن دەرێ پەیدای بکە و بەرجەستەی بکاتن ئەمە ینی کاری ڕێکخراوەیی ینی وێ ڕای وەکووتم ئەرکە پیشەیەکان و ئەو بابەتانێت تر کە وازبی فەرمین دەبێت ئەم وازباتانەش کە لە قازانجی مامۆستایە دەبێت ئینسان هەوڵی لە بۆ بداتن و لە شارەکان ڕابردوودا ئەوە کراوە بۆ نمونە لە هەولێر لەگەڵ سوپەرمارکێت کراوە بابەتە لە سولەیمانی کراوە بەڵام بەڕاستی ینی ئەو هەڵبەزین و دابەزین و ئەو هەورازون و شێویەی کە بەردەوام ڕوبەڕووی مامۆستایان بوو ئەمە بەڕاستی مشکلەیەکی گەورەیە ینی پێ خەڵک ناتوانێت بە تەواوی ڕێگەی ڕاستی خۆی یاخۆ ڕێزکەی ڕاستی خۆی دیاری بکاتن و لەسەری بڕاتن ئەمەش گرفتێکەوە کە هەمومان داوا دەکەین کۆتایی بە وەزع بێتن سەبارەت بە یەکەی نیشتەجێبوون دیارە ئێمە خۆشببختانە لە سولەیمانی ئێستا گفتوگۆ لەسەر پرۆژەی دووەم دەکەین کە ئەوش پرۆژەیەکی زۆر باشە بۆ یەکەی نیشتەجێبوون ڕەنگە دەوری 1500 شقە لەخۆ بگرێت کە ئێستا لقی سولەیمانی یەکێتی مامۆستایان خەریکن ئامادەکاری فۆرمیان دروست کردو ئامادەکاری دەکەن دابەشی سەر مامۆستایانی بکەن ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا و لە هەوڵی زیاتریش دەدەین و لە هەولێریش بە هەمان شێوە لە هەوڵ دەدەین بەڵام بە خۆ دەزانی ئەو کۆتوبەندانەی وەبەرهێنان درستی کردووە لە بەردەم پرۆژە بۆ چین و توێژە تایبەتەکان ئەمە بەڕاستی گرفتێکە بۆ نمونە ئێمە لە شاری دۆچی خۆشەویست تا ئێستا نەماتوانێت پرۆژەیەک لۆ مامۆستایانی دۆچێ بکەین لە کاتێکدا دوو پرۆژەکەی تری دەستە خوشی ئەوەی هەولێر و سولەیمانی
تەواو بووینە بەڵام ئیوان گرفتی تێکەوت و تا ئێستا نەچوتە باری جێبەجێکردن واتە ڕۆتین زۆرە یعنی ئەم بابەتانە گرێکۆرەی زۆر لە بەردەم پرۆژەکان دروست دەکرێن ئەمە وا دەکات کە بەڕاستی ئینسان ینی بێئومێد بێ لە هەندێک جاران بەڵام ئەوە بەڕاستی ینی ئەوەشمان بەلاوە گرنگ نەبووە کە ئەو هەموو گرفتانە دروست دەکرێت بەڵام بەردەوام هەوڵمانداوە و هەوڵی زیاتریش دەدەین ومێت دەکەین ئەوەی لە قازانجی مامۆستایاندا بێ بتوانین بەردەستەی بکەین دیارە خۆشتان دەزانن مامۆستایان ژمارەیەکیان زۆرە و ژمارەیەکی زۆریش بەهرەمەند دەبووینە بەڕاستی بەداخەوە لە پارچەی زەوی نیشتەجێبوون لە یەکەی نیشتەجێبوون ئەمە هەڵمەتێکی گەورەی دەوێت پاڵپشتی حکوومەتی دەوێت پاڵپشتی لایەنە پەیوەندیدارەکانی دەوێت بۆی بتوانن مامۆستایانیش وەکو چینی توێژەکانی تر ئیسیفادە لە یەکەی نیشتەجێبوون و لە پرۆژەی نیشتەجێبوون و لە هەروە لە زەوی نیشتەجێبوون بکەن بە خۆتان دەزانن ئەمە کیماسێکی گەورەیە کە موکرێکی گەورەی مامۆستایەک لە کرێدا بێ مامۆستایەک پارچە زەویەکی نەبێ یەکەیشی نیشتەجێبوونی نەبێ ئەمە چۆن یعنی لە چ وڵاتێک پێم وابێ لە وڵاتە هەژارەکان و کەم دەرامەتەکان ئەگەر شتیوا هەبێتن دەنا لە وڵاتێکی دەوڵەمەندی وەکو عێراق و هەرێمی کوردستان کە بەڕاستی بۆ هەموو نەفت و سەروەتەوە ئەمە جێگەی نیگەرانێکی قوڵە بۆیە دەبێت بەڕاستی هەڵمەتێکی گەورە بکرێ بۆ ئەوی سەرجەم مامۆستایان یاخود ئەوەی کەوا شایستەیە بۆ ئەو بابەتە بەڕاستی هەم زەوی پێ بدرێ هەمیش یەکەی نیشتەجێبوون لە دوو لایەن لایەکی بۆ دابین بکرێتن. باشە مامۆسامەر هیوایە یان هەوڵەدەن کاری بۆ ئەو بکەن بە تایبەت بۆ زەوی نیشتەجێبوونەوەی کە حکوومەت ساڵانێکی زۆرە وەستاوە یعنی مامۆسا تەمەنێکی بەڕێ کردووە ڕەنگە 15 ساڵ بێ زەوی دابشکردن هەر پرۆسەکە بۆ خۆی وەستا بێ 10 ساڵ بۆ 12 ساڵ ئەبێ ینی تەمەنێکە بەڕاستی بۆ مامۆسایەک ئەوەی کەوتە دەر هیوایەکە وەکو مامۆسایەکی دڵسۆز یان نا لە بەرنامەتانە کاری لەسەر بکەنەوە. خۆی بەداخەوە لە 2005ەوە کە هەردوو حکومەت یەکتریان گرتەوە لەوێوە ئیتر پرۆسەی دابشکردنی زەوی وەستێنراوە لەلایەن حکومەتەوە کە من بەڕای خۆم ئەمە کارێکی زۆر بڵێن ناشایستەیە چونکە دەتوانم بڵێم لە ئێستا 150 تا 160 مامۆستایان کە لەو لە 2000ەوە دەتوانم بڵێم کە دامەزراون ئەوانە بەڕاستی بەهرەمەند نەبوون کە خۆت دەزانی لە 2005 تا ئێستا دەکا 18 ساڵ و چەند ساڵێک پێش ئەوەش کە دەتوانم بڵێم لە پێش 2000شەوە بەشێک لە مامۆستایان بەهۆی نەبوونی خاڵی پێویست لە پرۆژەی یان لە پەرزەوی نیشتەجێبوون سوودمەند نەبوون بەهرەمەند نەبوون یەکەی نیشتەجێبوونیش هەروە بەڕاستی بەهرەمەند چکە یەکەی نیشتەجێبوونەکان ژمارەکان محدودە بۆ نمونە لە هەولێر 1013 یەکە بووە لە سولێمانی 1950 شقە بووە لە گەرمیان 1450 یەکەی نیشتەجێبوون ئەوانە پرۆژەی مامۆستایانن ئەوانە ژمارەی زۆر کەمن بەرامبەر بە مامۆستایان ئێستا 120,000 مامۆستای میلاک هەیە باسی مامۆستایانی وانە بێ شەر ناکەیت کە ئەوانە بەڕاستی تا ئێستا چارەنووسیان یەکلا نەبوویتەوە 120,000 مامۆستا هەیە من دەتوانم بڵێم نیوەی لەو مامۆستایانە زیاتر نیوەیان ئەسڵەن لە پارتە زەوی نیشتەجێبوون لە یەکەی نیشتەجێبوون سوودمەند نەبوون تا ئێستاکە ئەمە بۆ ئێمە گرفتێکی گەورەی ناکرێت لە وڵاتێک تۆ زەوی دابەش نەکەی و لە هەمان کاتیشدا پرۆژەی نیشتەجێبوونی تایبەتت نەبێ بۆ چینی توێژەکان یعنی ئێستا ئەمە دەبینین شاری گەورە هەمووی بەهای کۆست بە سعری زۆر گەورە دروست دەکرێت ئەمە کەی لە توانای مامۆستایە لە توانای فەرمانبەرێکە بتوانانی سوودمەند ئەمە بۆ خەڵکی دەوڵەمەند بۆ خەڵکی دەستەبژێر دروست دەکرێت کە بەداخەمە تەوەجوهێکی زۆر خراپە لە وڵاتە هەیە کە تۆ گوێ بە چینی مامناوەند و چینی خوارەوە نەدەی تەنها چاوت لەسەر چینی دەوڵەمەند و چینی ئەوانە بێت کە پارەدارن یان ئێمە بەڕاستی گرفتێکی گەورەیە کەمیاسێکی گەورەیە لۆ حکومەت و لۆ لایەنە پەیوەندیدارەکان بە پێچەوانەوە ئێستا دەبێ هەموو چاوەکان لەسەر مامۆستایان بێ هەموو چاوەکان لەسەر چینی هەژار و کەم دەرامەت بێ کە بتوانن یەکەی نیشتەجێبوونانێ و بتوانن شانازی بکەن کە لەم وڵاتەن و بستێک زەویان هەیە یەکەیەکی نیشتەجێبوونیان هەیە بەڕاستی ئەمە ینی زۆر گرنگە و ئەم بینبەرەی ئێوەش دەخۆزمەوە و داوا دەکەم لە حکومەتی هەرێمی کوردستان کە دەست بە پرۆسی زەوی نیشتەجێبوون کرێت کە قەرار وابوو لە 2019ەوە پرۆژە هەبوو ئێمە پرۆژەمان هەبوو کە دەست پێ بکاتەوە لەگەڵ وزارەتی شارەوانی گفتوگۆمان کرد لەسەر کۆمەڵک هێڵی گشتی ڕێک کەوتین بەڵام بەداخەوە لەوێن دەرەوە وەستێنراوە تا ئێستا دەستی پێ نەکردوێتەوە کەچی لە بەرامبەردا شاری گەورە دروست دەکرێت کە
هەمووی ڤێلا و هەمووی بە بڵێن بە ڕوبەری فراوان و ئەوانە ئەمە دیارە ینی بۆچێ دروست دەکرێت بۆیە ئەمە تەوەجوهێکی ڕاست نییە و تەوەجوهێکی شایستە نییە بە قوربانیدانی بە ئەم گەلە بە قوربانیدانی مامۆستایان و دڵسۆزی مامۆستایان کە لە وەختی زۆر ناسک و زۆر هەستیاردا بەڕاستی تەحملی مەسئولەتیان کردو درێژیان بە پرۆسی پەروەردەداوە و خۆشتان دەزانن لە هەر وڵاتێکدا پرۆسی پەروەردە پەچی بکەوێ گرفتی تێ بکەوێ ئەمە گرفتێکی گشتیە و ڕبەرۆکی هەموو خەڵکی ئەو وڵاتە و خەڵکی دڵسۆز و ینی بەشمێنەت دەبێتەوە و لە هەرێمی کوردستانیش هەر بەو شێوەیە بەڕاستی پەروەردە باش نەبێت هیچ شتێک باش نابێت کەس دڵی بەوەی خۆش نەبێت ئەمە شەقامێک دەکرێت و باڵەخانەیەک دەکرێت و ئەو بابەتانە ئەگەر ژێرخانی کۆمەڵگەکەت ژێرخانێکی تەندروست نەبێ پەروەردەیەکی تەندروست نەبێ ئایندەکەت بەڕاستی گرفتی زۆری دەبێت و ڕەنگە بەڕاستی گرفتەکانی ژووردەوردە گەورە دەبن و نەتۆ چارەسەریشان زەحمەت دەبێت ئەو کاتی سپاس دەکەم مامۆستا سپاس بامادەبوونێت سپاس کە لەگەڵمان بووی